ئەوڕۆ لەو هەنگاوەدا دەستەی دەستپاچی بەرنامەیەشیان هەیە لە بۆ دروستکردنی یان ڕاگەیاندنی هێڵێکی گەرم هاوڵاتی ڕاستەوخۆ سەرنج و تێبینی و پێشنیار و ئەگلەی و هەروەها هەستکردنی بە هەر بابەتێک کە پەیوەندی بە ڕێگریکردن و سنووردارکردنی کارەکانی گەندەڵیە بێتن. هاوڵاتی ڕاستەوخۆ دەتوانێت لە ڕێگای ئەو هێڵە گەرمە پەیوەندی بکات و شەکوای خۆی بکات و ئەو هێڵە گەرمە تابلۆیەک ئێستا کە وەکو بابەتێکی سیمبۆلی لێرە پەردەی لەسەلا دەدرێتن. دوای ئەوە لە ڕێگای هەموو فەرمانگە خزمەتگوزاریەکان قایمقامێتەکان و بەڕێبەرایەتیە گشتیەکان و ئەو بەڕێبەرایەتیانی کە کاری ڕۆژانەیان لەگەڵ هاوڵاتیان هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە هەموو ئەو شوێنانە ئەو تابلۆیە لە بەردەرگای ئەو شوێنانە لە پرزگەکانیان لە ناو فەرمانگەکانیان هەڵدەواسرێ لە ئەوەی کە هاوڵاتی هەم بەشێک لە هۆشیاری ئەو بیتن هەم بەشێکیش لە ڕقابە و چاودێریکردنی کارمەندانی دەوڵەت بیتن. تەبیە لیگەرم ئێمە هەم بە هاوکاری UNDP کۆل سنتەرێکمانەیە کۆل سنتەرەکەش ئینشاڵڵا چەند ڕۆژی داهاتوو دامەنێ بیخینە کار واتە ئەو هێڵە پاش کەوتنە کاری کۆل سنتەرەکە 24 سەعات ئیش دەکا واتە وڵاتیەگە شەویش تەلەفۆنی کردەوامیش نەبوو ئەو جیازە ڕیکۆردی دەکا بۆیە داوا لە وڵاتیان دەکەم هەر دیاردەیەک کە گومانی گەندەڵی لێ دەکرێت تۆماری بکەن و ینی بۆمان بنێرن تۆمارکردن و هاوکاریکردنی هاوڵاتیان لەو بابەتە پێمان ڕۆڵی ئەساسی دەبینی چونکە گەندەڵی پەتایەکی ترسناکە و هەموو تێدا زەرمەندا ینی بەهدەردانی پارەیەک لەو سەری کوردستان بۆ هاوڵاتی لەو لەستەرەکەی تری کوردستان لی زەرمەند دەبی بۆیە بەتەکید ڕاگە برن تەبلیغکردن لەس ئەو دیاردانە خاڵێکی زۆر گرنگە و احتیمالە زۆر جار بڵێن کاکە وەکو هەنگاوەکان وەکو پێویست نییە یاخود پرسی جرعات ئەوە ڕەنگە زۆر زارگلەی و ڕخنە هەیە لەسەر ئیشی ئێمەش و هەموو ئەساتی شتێکی تەبیعیە بەڵام تۆمارکردن و تەوسیعکردنی هەر دیاردەیەک کە گومانی گەندەڵی لێ دەکرێت بەتەکید هاوکار دەبێت بۆی ئێمە بتوانین بە دواتچوونی بۆ بکەین.